بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة آل عمران بيشتنا آيات السطو بنجاو شوار كآيات السطو بنجاو شار تاوكري آياتكاني بيشوية وهر باسي نتيجة وأنجامي جنگي أحودة. كجنگي أحود معلومة سرتا مسلمانان سركوتن تا او نقشان جێبەجێ دەکرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی دانابوون. دواتر کە هێندێک لە تیرهاوێژەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر شاخەکە داینابوون و فەرمانی پێکرد بوو کە نێنە خوارێ لە هیچ حاڵەتێکدا کە دیتیان مسلمانەکان سەرکەوتون و خەریکی غەنیمەت و دەستکەوت کۆکردنەوەنە هاتنە خوارێ بە ئیجتیهادی خۆیان کە پێیان وابوو تەواو تازە کافرەکان شکستیان هێناوە و جارێکی دیکە ناگەڕێنەوە، بەڵام بتپەرستەکان کە زانیان تیرهاوێژەکە بە شێوەکەی نەماون و ژمارەیەکی کەمی لێماون پشتیان لێگرتنەوە، ئەوانەی سەرکێوەکەیان کوشتن. دواتر تەوان لە پشتەوە لە مسلمانانیاندا کە حەفتا لە سەحابەکانیان شەهید کرد و هەروە ئەو غەنیمەت و ماڵی کە پێشتر بەجێیان هێشت بوو جارێکی دیکە دەستیان بەسەر داگرتەوە. مسلمانان تووشی شڵەژان و پەرتەوازەیی بوون و هەواڵی شەهیدبوونی و کوژرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵاو بووبوویەوە لەناو سەحابەکاندا. طبعاً هەر یەکەیان جۆرە بیرکردنەوەیەکی هەبوو، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دواتر بانگی لێکردن. زۆرینەی سەحابە طبعاً لە دەوری پێغەمبەر کۆبوونەوە، بەڵام ئەوانەی لە دەوری پێغەمبەر کۆبوونەوە صلی الله عليه وسلم دوو بەش بوون. طبعاً هەندێکیان تەواو معنەویاتیان بەهێز بوو و قەراریان وابوو لەگەڵ پێغەمبەری خوادا بمێنن و لەگەڵ پێغەمبەری خوادا بمرن، و خەڵکێکیش تووشی قەلەقی و دوودڵی بوو بەهۆی ئەو شکستەی کە تووشیان بوو و هەروە ترس و لەرز دایگرتە بوو. جا خوای گەورە وەکو چاکە لەگەڵ ئیمانداراندا دوایەوەی کە لە دەوری پێغەمبەر کۆبوونەوە صلی الله عليه وسلم و قەراریاندا پشتی پێغەمبەر بگرن، خوای گەورە چاکەیەکی لەگەڵ کردن. ثم پاشان ئەنزەلە ناردیە خوارێ خوا عەلەیکم بەسەر ئێوەی ئیمانداردا من بعد الغەم دوای ئەو خەفەت و خەمە گەورەی کە خوارتان بەهۆی شکستەکەیەوە یا بەهۆی شەهیدبوونی سەحابەکانەوە یا بەهۆی لەدەستچوونی غەنیمەتەکانەوە. خوای گەورە دوای خەمەکە ئەمەنەتەن ئارامی و ئاسوودەیەکی دەرونی بۆ ناردن کە بریتی بوو لە نوعاسن، لە خەوێک لەسەر خەوێک کە یەغشا ئەو خەوە دای پۆشی، یعنی هات بەسەر طائفەتەن منکم کۆمەڵێک کەس لە ئێوە، بەڵام وە طائفەتون کۆمەڵێکی دیکەتان قەد ئەهەمەتهم ئەنفوسەهم کە بیرکردنەوەیان تەنها بۆ خۆیان بوو، خەیاڵیان تەنها لای خۆیان بوو، تەنها بیریان لە خۆیان دەکردەوە و ئەو جار یەظنون بالله گومانیان دەبردن بەخوا غەیڕ الحەقی بە گومانی ناڕەوا، غەیر ظن الجاهلیە وەکو گومانی نەفامەکان. ئەوانە خەویان لێ نەکەوت، کە خەویان لێ نەکەوت قەلەقەکەشیان لا نەچوو، ترسەکەشیان لا نەچوو، وەک دەڵێ ئەو شکستەشی کە بەسەریان هاتبوو هەر پێیانەوە دیار بوو و هەروە تۆشی داڕمان و داڕوخانێکی دەرونی گەورە بوون. بۆیە دەیانگوت چی لەبەر خۆیانەوە لەکن خۆیان دەیانگوت یەقولونە دەیانگوت هەل لەنا من الئەمری من شەیئون، دەیانگوت ئایا ئێمە لەو هاتنە دەرە و لەو شەڕەدا هیچ قسەیەکمان هەبوو؟ بەو معنای دەنا شێوازەکەی پرسیارە، بەڵام بۆ خۆی نەفیە. هەل لەنا تەرجمە حرفەکەی ئاوا ئایا بۆ ئێمە هەیە من الئەمری لەو فەرمانە لەو فەرمانی هاتنە دەرە بۆ شەڕ من شەیئین هیچ شتێک، یعنی ئێمە لە هاتنە دەرمان بۆ شەڕ لە ئوحود هیچ قسەیەکمان نەبووە و ڕێیمان لەگەڵ نەبووە، بۆچونمان لەگەڵ نەبوو، بۆیش ئێستا تووشی ئەو شکستە بووین. قل پێیان بڵێ ئین الئەمڕە بێگومان فەرمانەکان، فەرمانی سەرکەوتنە، فەرمانی کوژرانە، فەرمانی شکستە، فەرمانی هاتنە دەرە، فەرمانی ڕوبەڕووبوونەوەیە، كله لله هەمووی بۆ خوایە و بەدەستی خوایە. ئەوجا خوا دەفەرمێ یخفون فی ئەنفوسهم دەشارنەوە لە دڵیاندا
ما شتانك كلا يبدون لك كدري ناكن آشكراي ناكن بوتو شتانك لدروني خوان دا دلين كبوتو آشكرا ناكن ئەو قسانە کە پرتە پرت و بۆڵە بۆڵیان دەکرد ئەگەر بە قسەی ئێمە با نەدەهاتینە ئێرە و ئەگەر محەممەد بە قسەی ئێمە کرد بە ئەو لێرە کەس نەدەکوژرا و تووشی شکستەکەی نەدەبووین و بەڕوویان نەدەگوت لەبەر خۆیانەوە ئەوانەی کە وەک دەڵێ وەکو یەک دەروون ڕووخاو بوون و تووشی خەویان لێ نەکەوت بوو و هەزیمەت و دار و خانەکە بەری نەدابوون لەبەر خۆیانەوە يخفون في أنفسهم ديان شاردەوە لە دڵیاندا ما ئەو شتانەی کە لا يبدون لك کە دەری ناکەن ئاشکرایی ناکەن بۆ تۆ ئەو جار یەقولونە دەڵێن چی لو كان لنا من الأمر شيء ئەگەر بۆ ئێمە باە ئەو فەرمانی هات نەدەر و نەهات نەدەرە شيء هیچ شتێک یعنی ئەگەر ئێمە هیچ قسەیەکمان هەبایە لە بڕیاری هات نەدەر و هات نەنەدەر ما قتلنا هاهنا نەدەکوژراین لێرە و لێرە شەڕمان نەدەکرد قل ئەتۆش پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لو كنتم ئەگەر ئێوە في بيوتكم لەناو ماڵەکانی خۆشتان دابانە لەمە ناو ماڵەکانی خۆشتاندا نەک هەر لەناو مەدینەی لبرز الذين لبرز يعني دقيشت بواني كتب عليهم القتل كنسرا ولا سريان كدبي بكجرين الى مضاجعهم بوناو جيغاكان يندهات كشنكا مردنكا بوناو جيغاكان يندهات فالله مخواده فرمي وليبتلي الله خواهي قورا اوش كستي بسر هنان تشي او نارحاتي كردن وليبتلي الله ما في صدوركم بوئي تعقيقاتوا خوا ما في صدوركم او لنا سينتان دا لقلق لدوروي ولا ترسنوكي بوي دركبه او جار وليمحص وبوي بالافتش به خاوينش بيتوا ما في قلوبكم او ترسنوكي وبغيرتي وزورق لا نفاق دوروية اگر هبد لنا بلكان تاندا والله عليم بذات الصدور زانايا بويك لناو سینەو دڵەکانیشتاندا دەیشارنەوە نەگەوەی دەیڵێن نەگەوەی دەیکەن خی گەورە بە خەیاڵی ناودڵیش بە بیرکردنەوەکانی ناودڵیش بەو شتانەشی کە ئینسان بەسەر مێشکی دادێن تەنها بە بیرکردنەوە خی گەورە ئاگاداریەتی و پێی دەزانێت و وەلێشی دەزانێت سەیریکەنەوە ثم پاشان ئەنزل الله ناردیە خوارێ خوا من بعد الغم دوای ئەو خەفەتەی کە توشتان بوو ئەمەنەتەن ئاسوودەیەک کە ئاسوودەیەکە چی بوو لە ڕێچیەوە بۆتان هات نوعاسن لە ڕێگای سەرە خەوێکەوە تۆزە خەوێکەوە ئەو تۆزەخەوە یەغشا دای پۆشین یعنی خەویان لێکەوت طائفەتون منکم کۆمەڵێک لە ئێوە بەڵام وەطائفەتون کۆمەڵێک هەبوو خەوی لێ نەکەوت کامە بوون ئەوانەی خەویان لێ نەکەوت ئەوانەی قەد ئەهەممەتهم ئەوانەی مەشغوڵی کردبوون ئەوانەی سەرقاڵی کردبوون ئەنفوسەهم بیرکردنەوە لە خۆیان ئەوانەی تەنها خەیاڵیان لەکن خۆیان بوو خەیاڵیان تەنها لە لای ئەوەی بوو چۆن خۆیان دەربازکەن و چۆن خۆیان وەک دەڵێ بپارێزن لە مردن و لە دەستی بتپەرستەکان ئەگەر بگەڕێنەوە ئەوانە خەویان لێ نەکەوت یەغشا طائفەتەن منکم خەوەکە دای پۆشی کۆمەڵێک لە ئێوە بەڵام وەطائفەتون کۆمەڵێکتان خەویان لێ نەکەوت چێ بوون کە قەد ئەهەممەتهم ئەوانەی کە سەرقاڵی کردبوون مەشغوڵی کردبوون ئەنفوسهم خۆیان بیرکردنەوە لە خۆیان ئەوانە چیان دەکرد لە جیاتی ئەوەی بخەون لە جیاتی ئیسراحەتکەن یەظنون بالله گومانیان دەبردن بەخوا غەیڕ الحەقی بە ناڕەوا بە گومانی ناڕەوا ئەو جار ظن الجاهلیە گومانەکانیان وەکو گومانی نەفامەکان وابوو کە پێیان وابوو ئەگەر کەسێک لەسەر حەق بێت و وەک دینەکەی حەق بێ نابێ قەت شکست بێنێ کاتی خۆشی بتپەرستەکان هەمان قسەیان دەکرد دەیانگوت محەممەد ئەگەر پێغەمبەری خوای بایە و خوا لە هەموو کەس خۆشتری ویست بایە دەبوایە دەسەڵاتی لە هەموو خەڵکی زیاتر بایە دەبوایە سەروەت و سامانی لە هەموو خەڵکی زیاتر بایە دەبوایە لە خەڵکی کوڕ و نەوە و وەچەی زیاتر بانە محەممەد نەماڵی هەیە و نەدەسەڵاتی هەیە و ئەگەر ئەوانەی نین دیارە خوا خۆشی ناوێ نەعوذ بالله جا هەندێک لە موسڵمانان يظنون بالله گومانیان دەبردن بەخوا غەیڕ الحەقی بە گومانی ناڕەوا ظن الجاهلیە وەکو گومانی نەفامەکان یەقولونە دەیانگوت
هل لنا من الأمر من شيء، هل لنا من الأمر من شيء، يعني لا لدستي إيما دانية لو فرماني شر كردنو هات ندره هجتك. هل لنا من الأمر من شيء شاوزاكي برسيارة، يعني أبو إيما هي هيت بريار وقرارك لهات ندروا بخسي خوان دا يقول ليس هل لنا من الأمر من شيء، إيما إسقسيك ما نبو لهات ندر ولا شر كردن. قل بيان بلا إن الأمر بقمان فرماني هات ندر ونهات ندر وسركوتن وجركوتن كله لله، هموي بوخوايا وبدس خوايا. أو زار يخفون في أنفسهم دشارنا ولا ضليان دا ما لا يبدون لك أوشتانيك بوتوي درناخا، يقولون ضلين لو كان لنا من الأمر شيء، أجر بدس إيما بايا من الأمر لو فرماني هات ندرو شر كردنا شيء هجتك أو ما قتلنا هنا، أو استا إيما ليرا شر ما ندكت، يعني استا إيما ليرا أو خلقمان لينا دك وجره. قل بيان بلي لو كنتم أجر إيوا في بيوتكم لا مالكاني خوشتان دابانا هرنا هاتبانا داري لبرز الذين كتب عليهم القتال بدل نيايوا دقيشتا، يعني لبرز الذين برز يعني دهات ندري بويان الذين أوانيك كتب عليهم القتل كنسرا لسريان شر بناو جاكيان، يعني أجر أوان جناهات فانا إيرا شركة بوان دسوية ناو ماله، أجر أوان جناهات فان ليرا بكجرين كجرانك بوان دسوية ناو ماله هر دبوا لناو مالي خوشيان دابا هر دبوا بكجرين چونك خواي قورا قراري كشتني بسر داداوه. واضحة؟ لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم بدل نيايوا، يعني درد خراب أواني كبيوسترا ولا سريان شر كجران بناو جاكيان، يعني كشتن دقيشتا سريان لجاكي خوشيان. بلان قال فرمي وليبتلي الله ما في صدوركم، فاي قول أوي بسر هنان بو أوي دريخاتو تحقيقاتو أوي كلنا والسينة كانت عندايا وليمحص وبوي باجيكاتو وخاوينكاتو ما في قلوبكم أوي لنا وضلت عندايا والله عليم بذات الصدور، فاي قول زانايا بوي كلنا والسينة ضلتان دا شاراوتوا. أوزار آتي دواتر فرمي إن الذين تولوا منكم بقمان أواني تولوا يعني رويان ورجراو كشتيان لشر كرد لأيوا يوم التقى الجمعان لروجي بيجتني دو كوملكا كوملي مسلمانان وكافران إنما استزلهم الشيطان بقمان يعني خلص كاندني فريويدان خلطاندني شيطان بلام ببعض ما كسبوه بهوي هندق لو كاراني ككرديانا شيطان هتا درقاي بونكيوا طبعا ناتواني بود به وناتواني هيت شت بيبكاتو وتوشي هستاواني كشتكا. صحابة كان اواني كالزنقي وحود اجدابون هي شيطان فريويدانا وكاتيك خوش استعمال توي الدليات او كاتيك قرار ياندا شاخكا جيوكا بجي بيلن اوزار شيطان تنها بوي جوان كردن تنها هانيدان أو كإستا خلق بيوايا شيطان هرتي بيه ودتواني بيتكا يقمان أو هلايا شيطان أجر خود نتوي خود بتي بوشل نكي ودرقاي بو نكيوا بهيش شيء ناتواني بسر دازال به وناتواني هيتش شد بكا همو خرابه كيش إنسان خوي اختياري خرابه كيدكا شيطان تنها هاند ددا تنها بالت بيودني تنها بود جوان دكاتو بود درازني تودنا أو كهال بجاردني چاكيا دبي خود برياري اللي بدي خوا توفيق الدكا بو چاكي دنا چاكش خوا بتوبزي بيدناكا ويا اگه خوا بتوبزي چاكت بينكا چون رقا بشيطاني ددا بتوبزي خرابت بيبكا ويا و انسان اگر بتوبزي خرابي بيبكري تمام بار دبي بيگمان اختياري گناه کردن لدس انسان خوي دا بس كي اختياري گناه کرد شيطان دي هان ددا
تشجيع الدكا جا شيطان ليش هر إنما استزله يعني بيقوم شيطان خلص كاندني لا إدان للرجاي راس شيطان بلام ببعض ما كسبوا بهوي هندق لو كارانيك أنجام ياندا بلام خاض فرمي ولقد عفى الله عنهم سوين بخواب بيقوماني تاو بوشي كرفوا لأوان لكامانا لواني كم ترخم يكان كذبو لواني سرپيسي فرماني پیغمبري عنك صلى الله عليه وسلم لواني كبونا هوكاري شكستي مسلمانان بونا هوكاري شهيد بوني حفتا صحابة حفتا وكين صحابي پیغمبر صلى الله عليه وسلم بلام پیغمبر نهات طوليان لبكاتوا نهات بقدلي دەریان کات یا سزایاندا یا عقوبەیاندا یان بڕیارێکی وەک دەڵێ وایان بەسەر نا چاوپۆشی خواش چاوپۆشی لێکردن تەوەل پێغەمبەری صلی الله عليه وسلم چاوپۆشی لێکردن دوای زیاتریش دەیگەینێ کە وەکو مسلمانی دیکە مامەڵەی لەگەڵ کردوون چونکە ئینسانە دەگونجێ هەڵە بکە ئین الله غەفوور حەلیم بێگومان خوای گەورە لێخۆش بوویە پاشان حەلیمیشە حەلیم یعنی چی یعنی پەلەی نییە بهێمنە بە ئارامە لە عقوبەدان و سزادانی تاوانباران پەلەی نییە لە سزادان و عقوبەدانی ئەوانەشی کە خراپەی دەکەن إن الذين بێگومان ئەوانەی تەوەلەو ڕوویان وەرجێڕا لە پێغەمبەر و لە مسلمانان یان ڕوویان وەرجێڕا لە شەڕ منکم لە ئێوە یەومە التەقە الجەمعانی ڕۆژی بەیەکتری گەیشتنی دوو کۆمەڵەکە خوا دەفەرمێ إنما استزلهم بێگومان ئەوانی خلیسکاند ئەوانی فریودا شەیطان ببعضی بەڵام بەهۆی هێندێک ما کەسەبوو لەو کردەوانەی کە بۆ خۆیان کردیان ولقد عفى الله عنهم سوێن بەخوا و بێگومانی چاوپۆشی کرد خوا لێیان إن الله بێگومان خوا غەفوور لێخۆش بوویە و هەروەها حەلیم بە ئارامیشە هێمن و لەسەر خۆشە لە عقوبەدان و سزادانی تاوانباران و خراپەکاران ئەو جار ئاەتی دواتر دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە لا تكونوا كالذين كفروا لا تكونوا كالذين كفروا وەکو ئەو کەسانە مەبن کە بێ باوەڕن ئەوانەی کە بێ باوەڕن لێرە مەبەستی چییە؟ مەبەستی منافقن چونکە منافق جاری کەش باسمان کرد هەر کافرن بەڵام لە ئەحکامی دنیاییدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مسلمانی حساب کردوونە لەبەرچی لەبەرەوەی خوان بە مسلمان پیشان داوە دەنا وەکو ناخ وەکو دڵ وەکو عقوبەی قیامەتی کافرن بۆیە لێرە دەفەرمێ ئەی ئەوانەی کە ئیمانتان هێنا وەکو ئەو کەسانە مەبن کە کافرن یعنی کە دووڕوون کە منافقن وقالوا ئەو دووڕوو منافقانە دەیانگوتی وقالوا لإخوانهم دەیانگوت بە برا و برادەرەکانی خۆیان إذا ضربوا في الأرض كاتك كذا رويشتن بسر زويدا يعني دقوتن شي كاتك إذا ضربوا في الأرض يعني درويشتن بسر زويدا بو كسابت وإيشك يا بو دعوة بانقوازيك أو كانوا غزا يعني أوان دسون غزا وجهادك دان قسي أقل لسفر كذا اشتي كان بسر هاتفا لجنگ وجهاد كذا زرر كان كربايان يكي كان ليمرد بايان ليك وجرابايا دان قسي لو كانوا عندنا أجر إيه ولكن إيه مبانا ما ماتوا أو ندمردن أجر نسوا بايا فلان سفرية نسوا بايا فلان شرية ندمردي وما قتلوا قاد فرمين عافوا ضلن هر ببرادر كان خوان دا قلت نجد كجران بوشي وان ذكرت ولا أصلا بعد زاني مردن برس خوايا أجر كاتب مردنيت هاد ليرة بي وانيا لا أسمان ولا بن عرزيبي ملك الموت هم شوێنان پێ دەزانێ وایە وە قەراری خواش وایە ئەو شوێنێک کە ئەجەلی لێ هاتووە دەبێت بەلاقی خۆت بۆی بچی بە هیچ شێوەیەکی مردن پێشخستن و دواخستنی نییە بۆیە ئەگەر کەسێک موسیبەتێکی بەسەر هات و بەڵایەکی بەسەر هات پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم مەڵێن لەو وایە ئەگەر نەچوو بام ئەوم بەسەر نەدەهات ئەگەر ئەویشت نەکرد بە ئاوار لێ نەدەهات ئەگەر بەو جێگایەدا نەڕۆی بای فڵان کەسە تەقەی لێ نەدەکردی ئەوانە دەرگای شەیتانت بۆ دەکەنەوە ڕوودا و کە ڕوویدا پێش ئەوەی ڕووبدا هەمووی احتیاتێکی خۆت بکە وایە هەرچی پێت دەکرێت لە خۆپارێزی بیکە هەرچی عەقڵت پێ دەشکێت دەزانی زیانت پێ دەگەێنێت و زەرەرت پێ دەگەێنێ نابێ بیکەی وایە بەڵام دوای ئەوەی کە بۆ خۆت ئەوەی عەقڵت پێی دەشکێ بەکاری دێنی کە ڕوودا و ڕوویدا بڵێتی قدر الله ما شاء خوای گەورە قەرار و بڕیاری لەسەر هەرچیەک بێ
ئەوە دەبێ ڕوودا و بە هیچ شێوەیەکی ئەو ئەگەر و ئەو بریانە تەنهاچین خوا دەفەرمێت ذلك ئەو قسانەیان دەکردن ليجعل الله بۆی بجێڕێ خوا ذلك ئەو قسانەی ئەوان بحسرة في قلوبهم بەداخ و مەراق لەسەر دڵیان سوورا و سوور دەیانزانی تازە مردووە بەڵام لەکن زیندووەکان لە زیاتی بڵێن دڵیان دەنەوە بڵێنەوە قەراری خوایە و بڕیاری خوایە و مردن ناگەڕێتەوە دەیانگوت ئەگەر نەچووبان نەدەمردن با بە قسەی ئێمەی کردبایە لەوێ نەدەکوژرا ئێستا زۆر جار خەڵک کە کەسێک زەرێکی دەکا هەمان قسە دەکاتەوە جا بۆ وات کرد جا لە بەرچی وات کرد جا ئەگەر وات نەکرد بە ئاوات بەسەر نەدەهات ئەوە دڵنەوەی کردن نییە ئەگەر سوورا و سووریش بزانی کەسەکە هەڵەی کردووە و کەسەکە کەم تەرخەمی کردووە مادام تۆ دەتەوێت دڵنەوەی کەسەکەی کێوە دەبێت دڵی خۆشکەی نەک خەفەتی بدەیە ذلك ليجعل يعني ئەو قسانەیان دەکردن بۆی بیگێڕێ خوا ئەو قسانەی ئەوان بحسرة في قلوبهم بەداخ و خەفەت لە دڵیان خوا دەفەرمێ والله يحيي ويميت خوا دەژیێنێ و خوا دەمرێنێ چۆن ژیانمان بەدەست خوایە خوا پرسی پێ نەکردوین کە هێناون یەبوون وایە دەشمان مرێنێ پرس بە کەسمان ناکە والله بما تعملون بصير خوا بە هەر کار و کردەوەیە کە ئێوە ئەنجامی دەدەن زۆر بینایە يا أيها الذين آمنوا أيوانك باوردارن لا تكونوا كالذين كفروا وكو أو كسانا مبن كباوربون وقالوا لإخوانهم قتيان ببرادركان خويان بهاوري ورفيقكان خويان إذا ضربوا في الأرض كاتك ضربوا درويشتن بو ناوزوي بو سفروا قشتك أو كانوا غزنيان كاتك أوان لسون بو غزاو جهادك لأنه چی گتو ششتێک بووبانە دەیانگوت لەو کان و عندنا ئەگەر ئەوان لەکن ئێمە بانە ماماتوە ئێستا نەدەمردن وەکو ئێمە سەلامەت دەبوون وەما قوتیلوا نەش دەکوژران بۆچیان وا دەگوت دەیانزانی هیچ ناکرێت تازە بەڵام ليجعل الله بۆی بیگێڕێ خوا ئەو شتە بحسرة في قلوبهم بەداخ و مەراق لە دڵیان وایە والله يحيي ويميت خوا دەژیێنێ و دەمرێنێ والله بما تعملون بصير خوا بە هەر کار و کردەوەیە کە ئێوە ئەنجامی دەدەن بینایە جاوە هەم مژدەیە هەرچی بیکەی خەڵک بیزانێ یا نەیزانی لە چاکە خوا دەیزانێ وایە وە لە شتی خراپیش دیسان ئینسان ئەگەر بیکە خوای گەورە هەر ئاگادارە و هەر دەیزانێ ئەوجا خوا دەفەرمێ وەلئین قوتیلتم فی سەبیل الله ئەگەر ئێوە بجەنگن لە پێناوی خوا یا بکوژرێن لە پێناوی خوادا ئەو متتم یا بمرن بە مردنی خۆتان بەڵام بە ئیمانداری دەمری ئەوە چ قاچ دەرێکت کردووە لە مەغفرة من الله بە دڵنیاییەوە لێ خۆشبوونێکت بۆ خۆت مسۆگەر کردووە لەلایەن خواوە ئەوە یەک لێ خۆشبوون لەوەی کە خوا سزا نادا بە جەهەنەم و ڕەحمە و خوای گەورە چاکە و میهرەبانیش لەگەڵ دەکا دەتخاتە بەهەشت ئەو جار ئەوە خەیڕون یعنی لێ خۆشبوونی خوا و ڕەحمەتی خواش خەیڕون زۆر چاکترە مما یجمعون لە هەر چیەک کە ئێوە کۆی دەکەنەوە یا کۆتان کردوتەوە وازحە مردن ئەگەر بە ئیمانەوە بە مەرزێ شەهید بوونیش بێ هەزار جار لە ژیان خۆشترە بۆیە ئەو کەسێک کە لە ڕێی حەق و لە ڕێی ڕازدا دەمرێ یا دەکوژرێ هیچ گرفتی تێدا نییە و مردن بۆ ئینسانی مسلمان ژیانە وەلئین قوتیلتم ئەگەر ئێوە بکوژرێن بەڵام فی سەبیل الله لە پێناوی خوا وازحە ئەو متتم یا بمرن بەڵام هەر فی سەبیل الله بێ ها دەناگە فی سەبیل الله نەبێ و لە ڕێی خوایدا نەبێ مردن کارەساتە بەڕاستی لمغفرة من الله بدڵنیاییەوە لێ خۆشبوونتان بۆ خۆتان مسۆگەر کردووە لەلایەن خواوە و ڕەحمە و میهرەبانی و بەزەی خوش کە بەهەشتە بۆ خۆتان مسۆگەر کردووە ئەو دوانە لێ خۆشبوون و ڕەحمەتی خوای خەیڕون زۆر چاکترە مما یجمعون لەو شتانەی کە ئێوە کۆی دەکەنەوە صلی الله علیه وسلم وعلى آله وصحبه